ناوڕۆکی کۆنفرانسەکە چی لە خۆ دەگرێت ئامانجی کۆنفرانسەکە چییە با بڵین بۆچی نیوەڕتان باش ئەمڕۆ دوم ڕۆژی کۆنفرانسی سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی بواری نەوت کە لە نێژێر ناونیشانی بەڕێوەبردننی پاشماوەکان لە پیشەسازی نەوت و گازدا ئەمە ناوەسەرچێکەتی ئەمە دوو کۆنفرانس پێشترمان کرد ئەمساڵ سێم کۆنفرانسی ئەمساڵ بەهاوبەشی لەگەڵ زانکۆی بەسڕا دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی لەگەڵ جامیعەی زانکۆی میزۆری بۆ زانست و تەکنۆلۆژی لە ئەمریکا بەرنامەکانی کۆنفرانسی ئەم سێ ڕۆژە جەخت لەسەر شێوازی بەڕێوەبردننی پاشماوەکان لە پیشەسازی نەوت و گازدا وەتان نەزانن پیشەسازی نەوت بە ڕێژێکی زۆر پاشماوی لێبێنێتەوە لێرە توێژنەوە زانستیەکان کۆمپانیای نەوتەکان باسی ئەو تاوتوێکەن کە چۆنەتی بەڕێوەبردننی ئەو پاشماوانە بە شێوەیە کە دۆستی ژینگە بێت و سوودی بۆ ژینگە بێت. دکتۆر چەند کۆمپانیا لە کۆنفرانسەکەدا بەشدارن ناوخۆیین یا نێودەوڵەت؟ ئێمە کۆنفرانسەکەمان بە سپۆنسەری سەرەکیمان کۆمپانیای دانەغازە وەکو کۆمپانیای نەوت جگە لەوەش دە کۆمپانیای نەوتی دیکەش بەشدارە لەگەڵمان ئەوانی شەر سپۆنسەرمانن ئەوان جگە لەوەی کە سپۆنسەرمانن بابەتیان و بابەتەکانی پێشکەش کرد لە لای خۆیانەوە چۆن ئەو پاشماوانەی نەوت و گاز چۆن چارەسەر دەکەن ئەویان پێشکەش کردین لەگەڵ ئەوەشدا کۆمپانیەکانی ئەوانی کۆمپانیای کە ناوخۆن و تەوان لە قید جیهانیشان هەیە لەگەڵ ناوخۆن جیهانیەکانیش ئەوان لەگەڵمان پاشماوەکانی نەوت و گاز لە هەرێمی کوردستان کە چەندین کۆمپانیای نێوخۆی و بیانی کاری تێدا دەکەن لەسەر بەرهەمهێنانی نەوت ئەمە تا چەند بۆتە گرفت بۆ هەم بۆ کۆمپانیەکان هەم بۆ ژینگەی هەرێمی کوردستان ئێمە لە زانکۆی کۆیە پارەکەم پلان استراتیژی خۆمان ڕاگەیان پلان استراتیژی خۆمان زانکۆی کۆیەکێ لە کۆڵگە سەرەکیەکانی زانکۆی سەوزە زانکۆی سەوز بە مانگای زانکۆیکی دۆستی ژینگە دێت بۆیە ئەمە ئاراستەکانمان بۆ ئاراستەیە خۆتان نەزانن پاشماوەکانی نەوت و گاز بۆتە گرفتێک بۆ ژینگە بۆ نەخۆشی بۆ زۆر ئەوانە مامۆستانی بابەت ئەتوان ئەوە مامۆستانی بواری تەندروستی بواری نەوت ئەتوان ئەوە زیاد بینەکەم بەڵام ئامانجی زانکۆی کۆی ئەوەی کە زانکۆ بکاتە زانکۆیکی سەوز زانکۆیەکی دۆستی ژینگە نەک تەنها لە ڕووبەری سەوزایی بەڵکو لە ڕێی ترانسپۆرتیشن هاتوچۆی ناو زانکۆ بەکارهێنانی وزەی نوێبوونەوە ئەمانە هەمووی لە بەرنامی زانکۆیدا لە پلانیدایە ئەم کۆنفرانسە بەشێکە لەو هەوڵانی زانکۆی کۆی بۆ ئاراستەیە جگە لەوە ئێمە هەردوێنە لە میانی لە پەراوێزی کردنەوەی ڕۆژی یەکەمی کۆنفرانسەکە یادداشتنامەیەکمان لەگەڵ هند واژۆ کرد لەسەر ئەوەی هاوکاریکردنی زانکۆیکە هەمەهەنگی لەگەڵ زانکۆکە بۆی بۆ بێ زانکۆی سەوز و ڕەخساندنی دەرفەتی کار بۆ دەرچوانی زانکۆکۆیە.